ڕاستیەکەی ژیان ئالۆزە و ئەگەر یەک تۆز غافڵ ببین ئەبینین کە زۆر دوعاکەوین. ئەم سەردەمە زۆر جیاوازە بە سەردەمەکانی پێشوو. من ئەگەر بیرێک لە ڕابردووی خۆم کەم و بەراوردی کەم لەگەڵ تۆ ئەتوانم بڵێم ئێستا ئەوەی ئێمە بەدەستمان هێناوە تۆ ئاسانتر بەدەستی هێنی. بۆ نمونە ئەوەی کە من بە چەندێک فێری فارسی بووم، بە چەندێک فێری ئینگلیزی بووم، بە چەندێک فێری عەرەبی بووم، بە چەندێک شەهادەم بەدەستێنا، بە چەندێک مەسەلەن لە بوارێکا چوومە پێشەوە، هەموو ئەوانەی من کردومە بە قەنەعەتی من تۆ توانین لە نێوەی کاتا بیکەیت و ئەتوانی پێی بگەیت. ئەمە مژدانەیەکی زۆر باشە بۆ هەرێکێک لە ئێوە کە ئەوەی من بە 20 ساڵ کردومە تۆ توانین بە 10 ساڵ بیکەیت. واتە تۆ توانین لە ماوەی ئەم 10 ساڵە بۆ ئایندە بگەی بە شتانێک کە من بە 20 ساڵ پێگەشتم. بەڵام ئەگەر ڕێگاکە نەزانی ناگەیت و ئەگەر ڕێگاکە نەزانی هەر لە شوێنی خۆتە بیت. من ئەمەوێ ئەم شەو باز لەو ڕێگایە بکەم، باز لەوە بکەم کە شتانێک هەیە لە کۆمەڵگەی ئێمە باس ناکرێ، کەس پێت ناڵێ، یان ئەوە تا دەوروبەرەکەت نەیزانن، یان ئەوە تا تۆ نازانی کە ئەوە قسە گرنگەکە بوو و ئەوە ئامۆژگاریە بەهێزەکە بوو. تۆ لە ناو سەدان ئامۆژگاری و سەدان قسەی ئەم و ئەو تۆ لەوە ئەچێ ڕێگەکە ون بکەیت. بەڵام منەمێ ئەم شەو جەختی لێ بکەمەوە ئەوە ڕێگە ڕاستەکەن، ئەو شتەیە کە تۆ پێویستت پێیەتی. جا یەکێ لە کارەساتەکان ئەوەیە تۆ لەو کۆمەڵگایە ئەژیت، جاری وا هەیە لە دەوروبەرەکەت خەڵکی ڕۆشنبیر هەیە، جاری وا هەیە لە دەوروبەرەکەت خەڵکی زۆر زیرەک هەیە، جاری وایە لە دەوروبەرەکەت خەڵکی زۆر سەرکەوتوو هەیە. ئەمانە خوانەکە جاری وا هەیە 10 ساڵ لە ناویانە بە یەک قسەی خێر بۆ ناکە و کە تەمەنەکە تێ ئەپەڕێ کە ساڵانێک ئەڕوا ئینجا ئەڵێی باشە ئەوە بۆ پێیان نەوتم، ئەوە بۆ کەس نەبوو دوو قسە بکە. من خەڵک زۆرە ناسم، هیوا هەیە ئەڵێ من لە هەشتاکانە ئەڵێ من ڕەفیقایەتی فڵان کەس و فڵان کەس و فڵان کەسمان کرد. ئەوان ئەو کات لە ئاستێکی ڕۆشنبیری باشا بووم، ئەوان ئەو کات شتیان ئەزانی، من تەلەبەی سێم تەوەستە بووم. ئەڵێ یعنی ئەو بەڕێزەی کە بووی باسەکردم ئەیوت زۆر عەجیبم لێ، من ئەو هەموو لە بەردەستیان نابووم، هاتم ڕۆشتم قسەم کرد گوێم گرت، یەکیشان نەبوو بڵێ ئەوە تۆ خەریکی چیت، ئەوە بۆ ئەوە ناکەی، ئەوە بۆ وا ناکەی. جا خۆشەویستان ئەمە داخی زۆرە. بەڵام ئەگەر بڵێم ئامانجم لە دامەزراندنی ئاوات ئەکادیمی ئەوە بوو کە گەنجان کەسانێک کە خەمی خۆیان ئەخۆن وەکو منیان لێنێت. ئەوە ڕاستیەکەیە. یعنی من نامێت وەکو منە لێبێ، من نامێت وەکو من وزەیەکی زۆرە بەزایە بڕوا، پارەیەکی زۆرە بەزایە بڕوا، هەوڵێکی زۆرە بەزایە بڕوا، تەمەنێکی زۆرە بەزایە بڕوا ئینجا بگەی بە شتەکە. من ئەمەوێت تۆ زووتر بگەیت، خێراتر بگەیت. بۆیە ئەکرێ ئێستا فڕسەتێکی زۆر باش بە کە تۆ لە کۆتایی ئەم پرۆژەیە ئەمێ بڵم پێشەوەی بڕی وەرە بە دوو قسە بکەین، دوو قسە تکایە لێم وەرگرە. ئەمیش یەکەمیان تکایە مەبە بە قوربانی ئەو هەموو خەڵکە ئەو لێشاوە لە مرۆڤی فاشیل، ئەو لێشاوە لە مرۆڤی نەزان، ئەو لێشاوە لە مرۆڤانێک کە شکست خواردوون، کە دڵتەنگن، کە بێزارن، کە هیچ هیوایەکیان نەماوە. تکایە مەبە بە قوربانی ئەوانە قسەی خێریان نییە بۆ تۆ، ئەوانە قسەیەکی دڵخۆشکەریشیان نییە بۆ تۆ. ئەوان بەو عینەکە ڕەشەی خۆیانەوە تەماشای ژیانەکەن، ئەگەر ئەزمونێکی باشیشیان هەبێ هەر بەو ڕەنگە ڕەشە بەو کەعابەوە ئەیگەێنن بە تۆ.
تکایە مەبە بە قوربانی ئەو کۆمەڵگایە. ئەو کۆمەڵگایە تۆ مەڵێ کۆمەڵگای کوردستان، با من بڵێم هەموو کۆمەڵگەی دنیا. ئازیزم، لە ئەمریکا توێژینەوە کراوە، ساڵانێکی زۆر هەبووە قوربانیە، وەکو ناپلیۆن هێل ئەڵێ لە 100 نەفەر 2 نەفەر سەرکەوتووە، لە 100 نەفەر 98 نەفەر فاشیلە. جا قسە لەکێ وەرەگری لە فاشیلەکان؟ وا نەزانی فڵان کەس شەهادەی هەیە ئیتر تەواو، وا نەزانی فڵان کەس زۆر ئیماندار دیارە ئیتر تەواو، وا نەزانی فڵان کەس پارەی هەیە ئیتر تەواو، وا نەزانی فڵان کەس ئێستا زۆر بەناوبانگە. بەم شتانە مەخەڵەتێ. سەرکەوتووی حەقیقی لە 100 نەفەر 2 نەفەر، لە 100 نەفەر 2 نەفەر. بەڵام تۆ پەروەردەی دەستی کەیت، دەستیەوە عالەمی، ئەوان بەردەوام بیر تەخەنەوە کارەبانیە، ئەوان بەردەوام بیر تەخەنەوە خزمەتگوزاری نیە، ئەوانن. یعنی ئازیزان، تۆ بەردەوام لەژێر لێشاوی مرۆڤە ڕەشبینەکانە. ئەزانی بۆ مرۆڤە زۆر زۆر سەرکەوتووەکان مەگەر زۆر زۆر دڵسۆز بن، ئەگرا کاتی ئەویان نییە بێن بە تۆ بڵێن خەریکی چیت. باوەڕکەوەیەکێکە لە مۆزوعەکان. یعنی لەوە ئەچێ کەسێکە خۆی سەرکەوتووە تر لە ژگانی خۆیەتی فریای شتەکانی خۆی ناکەوێت. چونکە ڕۆژگان قسەیەکی جوانم بیست، ئەڵێ تۆ فەقیری کۆمەڵە پێداویستی دێ بە پارەیەکی کەم حەلەبێ، گەورەترین کێشە ئەمەیە. وا ئەزانی فڵان کەس پارەی هەیە، ئەڵی باشە بۆ مەسەلەن ئامادەنی $1000 بە قەرز با بە من. ئەزانی پێویستیەکانی ئەو زیاترە؟ تۆ بیر لەوە ئەکەیتەوە لاپتۆپێ بکڕی، مۆبایلێ بکڕی، ئەو بیر لەوە ئەکاتەوە قەسرێ بکڕێ، لەکوێ پارەی هەیە بەشی توێ لێبە. ئەم نمونەیە وەرگرە بۆ ئینسانی سەرکەوتوش. مرۆڤی سەرکەوتوو لەبەر هەر تۆ نەناسێ، مرۆڤێکە زۆر خەریکی پلان، ئەویش پلان و بەرنامەی هەیە، ئەویش هەدەفی گەورەی هەیە، بەڵام ئەو زیرەکە شەو ڕۆژ خەریکیشی خۆیەتی. کێ قسە بۆ تۆەکە؟ دڵتەنگەکە، فاشیلەکە. بۆچی قسە بۆ تۆەکە؟ خۆ نایەوێت تۆ ئیسفادە لە ئەزموونەکەی ئەو بکەیت، ئەوێ خۆی خاڵی کاتەوە، ئەوێ خەم و ناڕەحەتی و شتەکانی خۆی بەمل توا بڕشێ. لەبەرەوە یەکەم قسەم بۆ تۆوە، تکایە مەبە بە قوربانی ئەو لێشاوە. ئەو لێشاوە ئەکرێ هەر کەسێک بێت. یعنی خۆ مەرج نییە کە دڵسۆز بوو، چاک بوو، ئیماندار بوو، کەس و کاری تۆ بوو ئیتر تەواو. نا، مرۆڤێکی ڕەشبین ئەیەوێ قسە بکە خۆی مرتاحکە. خۆ با بزانی ئەو قسانە ئەکا بۆ ئەوە مەرج نییە زۆر لە نەحەق و قەناعەتی پێی بێت، ئەیە خۆی مرتاحکە. بۆیە هەڵئەسێ هەرچی ئەتوانی بڵی زبڵ و خۆڵ و خاشاکی ناو دەرونی خۆی هەیە ئەیڕژێ بەمل تۆ. بەڵام ئەوە تۆ فەقیری بەو خۆڵ و خاشاکەوە ئەچیتەوە بۆ ناو کۆمەڵ، ناچی خۆت بشوی. بەڕاستی هەندێک قسە هەیە ئەبێ بڕۆی وەکو چۆن ئەچی بۆ لای کەسێک گسکەیە خۆی پیس بووە بۆ یاخەکە، ئیتر نزیکە بیتەوە تۆش پیسەبی. بەو شێوازە ئەزانی کە ئەبێ بڕۆیتەوە ماڵ خۆت بشوی وە خۆت بگۆڕی. بەڵام کاتێ ئەچی بۆ لای فڵان کەس کە خۆشتەوێ، فڵان کەس کە کەسێکی با بڵێن موسەقەفیشە، فڵان کەس با بڵێن کەسێکی دڵسۆزی تۆیە، بەڵام ئینسانێکی ڕەشبینە هەموو خەم و خەفەت و ناڕەحەتیەکانی خۆی ئەڕژێ بەمل تووە، باری دەرونی تۆ تێگەیە وە تۆ ناڕیت خۆ بگۆڕیت و خۆ بشوی. چکە پێ تۆ دیار نییە کاتێک گەزانین تووشی کە ئابە بوو. بۆ ئەوەی بگەی بە سەرکەوتن، بگەی بە هەدەفەکانت، یەکەم شت تکایە ئەم پیسبوونە نەفسیە پاکەرە. واتە بۆچی تۆ ئەتوانی بە نێوەی کات بگەی بەوەی کە من پێی گەشتم؟ لەبەرەوەی زەمانە گۆڕاوە، لەبەرەوەی ئێستاکە شت لە بەردەستە، لەبەرەوەی ئێستاکە شت هەیە نەبوو زەمانی من. باشە؟ ئەو هەموو کتێبە، ئەو هەموو سەرچاوە، ئەو هەموو کۆرسە، ئەو هەموو خەڵکە زیرەکە، ئەو هەموو سایتە، ئەو هەموو ئەپلیکیشنە هیچ نەبوو.
بۆیە تۆ سەرعترەگەی بەڵام ئەگەر بەم خۆڵ و خاشاکی دەرونی خەڵکەوە بیت ڕێو ناکەوێت لە سایتی باش و ئەپلیکیشنی باش و کۆرسی باش و دەرسی باش و کتێبی باش و خەڵکی باش کاتێک دەزانی ڕیل تیکتۆک ئینستاگرام پیاسەکردن هەواڵی ناخۆش خەوتن و ڕاکردن بە دوای مۆدێلە ڕاکردن بە دوای شتی مارکە ئەمانە ژیانی تۆ ئەمژن و کاتێک دەزانی تۆ خۆت پوچ دەرچویت گرنگ نییە ئەگەر جلەکەت مارکە بێت خۆت ئەسڵبی مهمە کۆڵیتێکی خۆت مهمە نەک کۆڵیتی جلو بەرگەکەت نەک کۆڵیتی ئۆتۆمبیلەکەت کۆڵیتی مۆبایلەکەت خۆ قەینا ئەگەر ئەمانەش کۆڵیتی بن قسەکە لەسەر ئەوەیە یەکەم جار کۆڵیتێکی خۆت مێشکت گرنگتر لە مۆبایل دەکەت 13 وەرەقا 14 وەرەقا ئێستاکە خەڵکەیە بە مۆبایلێک بەڵام $200 نایە $300 نایە بە مێشکی جا ئازیزم کەواتە ئێستا وازەحە ئەگەر ئەتەوێ بگەی بە ئامانجێکە خەڵک پێی گەشتووە بە 20 ساڵ تۆ بە 10 ساڵ پێی ئەگەی بەڵام بەو دەروونەوە پێگی بەو دەروونە بەهێزەوە کە ئامادەیە شەو نەخوونی بکێشێ کە ئامادەیە قسەی خەڵک تەسیری لێ نەکا کە ئامادەیە شەو ڕۆژ بخاتە سەر یەک بەڕێزان ئەگەر بڵێ نابێ قسە تەسیرم لێ بکە قسە تەسیری لێکە وەکو چی وایە وەکو وایە تۆ کە ئەچیتە لای کەسێک گسکەیە ئەو هەموو خۆڵ و خاشاکە ئەکا بەسەرتا ئەچی بۆ لای کەسێک بۆ یاخەکە جلەکانە پیسە بێ ئەچی بۆ لای ئەچی ئیشێکی پیس شتێکی ناخۆش بۆ ناخۆشە بێ نابێ بڵێ وەڵا نابێ بۆنم پیس بێ نابێ جلەکانم پیس بێ نابێ ئەبێت بەڵام ئەبێ بڕی خۆت بشێ ئەبێ بڕی خۆت بگۆڕی خۆشۆرین و خۆگۆڕینی دەرونی چییە ئازیزم ئەوەیە ڕەدی ئەو وەزعە بیتەوە بۆ نمونە ئەڵێن کەس سەرکەوتوو نابێ وەڵاوان نییە ئەو کۆمەڵگایی کە ئێوە پێڵێن کەس سەرکەوتوو نابێ باوەڕکەن لە کوردستانە ڕاستە زۆر بە باری دارایی خراپە و زۆر بە فاشیرە لە ئەوروپاشە زۆربەی فاشیرە لە ئەمریکاشە زۆر هەموو کەسە سەرکەوتوو نییە کە من سەرکەوتوەکان بەڵام باوەڕکەن سەرکەوتوەکانی کوردستان زۆر مهمن بۆچی بۆ یعنی تۆ وەرە تەسەورکە یەکێک لە هەرە باشترین توێژەرەکانی دنیا کاتی ئێمە کۆرسی توێژینەوەکەمان هەبوو نەفەرە پێی ناساندین کووردە نەخۆشخانەیەکی گەورە لە ئەمریکا بەڕێوە ئەبا یەکێکە لە مهمترین توێژەرەکانی هارڤارد لەناو ئەو بۆ وەختێک کوردستان هاتۆتە دەرەوە هەمووتان پرۆفیسۆر بیرکارتان بینی خەڵکی لادەیەکی مەریوان لەناو ئەو هەموو بەدبەختیە هاتۆتە دەر خەڵاتی یەکەمی عالەم وەربگری هەر ئەم ساڵ یەکەمی هەموو ئەمریکا لە عەدادیەکانە کچێکی کورد بوو لەناو بەدبەختیە ماڵیان گەشتوونەتە ئەمریکا ئێمە یەک فرسەت هەڵکێ هەر لە کوردستانە ئەنجاوەرە یەکەمی کۆلێژەکان یەکەمی زانکۆکان خاوەن بزنسە سەرکەوتوەکان ئەوانی کە لەسەر پێی خۆیان وەستاون ئەوانی کە ئێستا لە کوردستان هەمانە ئەپلیکیشنەکەی سەری گرتووە هەمانە چەنەڵەکەی سەری گرتووە هەمانە دوکانەکەی سەری گرتووە هەمانە کۆمپانیاکەی سەری گرتووە لەناو ئەو وەزعە خراپە لەبەرەوە ڕەدی خەڵک بەرەوە خەڵک ڕەشبینە خەڵک ئەڵێ ناکرێ نابێت چی نیمانە لە کوردستان گەشتێت بەو پەڕی شەهادە چۆن نیمان من تەلەبەم هەیە ساڵی پار لە بەریتانیا وەرگیرا لە کوردستانەوە ڕۆژ لەوێ ماستەرەکەی خوێن لە نێرۆلۆجی ئاعساب من هەر تەلەبەی خۆم هەیە ماستەرەکەی تەواو کرد لە ئوسترالیا یعنی تۆ لەناو کوردستانە ئەوە نییە بڵێ شەهادەکە ناخوا و عیلمەکە و ناخوا وەڵا ئەخوا ئەمەوێ پێت بڵێم تۆ ئەگەر لەو مرۆڤانەی وتوریای لە ئێستەوە ئەزانی بەرەو کوێ ئەڕوا وەزعەکە وە قوربانی بۆ ئەی باری دەرونی خۆت زوو باشەکەی گوێگری لە محازەراتێک کە تۆزێ هانت بە کتێبێکە خوێنیتەوە کە تۆزێ هانت بە بۆی وزەی ڕێگا بێت باشە من بابەتێ خۆم وتومەتەوە
بەڵام جاری وایە تۆ حەماسەتێک کەمە بێتەوە باشە ڕۆشتوم جەم لە محازەری کەسێک گرتووە ڕاهێنەرێک گرتووە بۆ نمونە ڕاهێنەرێکی ئێرانی ڕاهێنەرێکی ئەمریکی خۆم ئەو بابەتە وتووەتەوە بۆ ئەوەی جارێککە حەماسەتی پێەیە جارێکە وەو لێکا دانەنیشی نەخەویت پاڵ نەکەویت قوربانی بۆ بچی بەدەنیەوە ئەوە نەبێ سەر دەبیتەوە کەواتە ئەگەر مرۆڤ ڕەشبینەکان زۆرن و بە زۆرە و گرن قسە و بووەکان ئەی خۆ تۆ مۆبایلێک لە بەردەسا ئینتەرنێتە لە بەردەسا چەندین مرۆڤی گەشتبین محازەرەیان هەیە بۆ ناچی پێ بگریت ئەو مەکتەبانە چەندین نووسەر کتێبی گەورەیان تیان نووسیوە بۆ ناچی بخەنیتەوە مرۆڤ ڕەشبینەکان تۆ هەڵبژێرن تۆ مرۆڤە سەرکەوتوەکان هەڵبژێرن بەتەمابی هەموو خەڵک سەرکەوتوو بێ هەموو دڵخۆش بێ هەمووی پاڵت پێوە بنێ هەمووی شتت فێرکان نییە شتیوان نییە بۆ کەس نەبوو بۆ تۆش نابێت کەواتە یەکەم شت ڕەشبینی و نائومێدیەکەت لابە دووهەم ئەگەر ئەزانی شتێ چاکە دەستی پێوە بگرە با بزانی ئاڵتون شتێکی بەنرخە نابێ بڵێ بەڵا بردم فڵان دوکاندار پارەی کەمی پێیان ڕۆژان بخەیتەنەوە تەنەکەی خۆڵە نابێشتیوە نابێ بڵێ ئێستا ئاڵتون دابەزیوە یان ئەوەنە نەزانی کە ئەمە ئاڵتونە بۆ نمونە لە با بڵین داپیرەتەوە زنجیرە ملوانکەیەکی پێ دراوە هەروە بزانیوە زەردە